دیارە ئەمڕۆ بە جوودی ڕێکخراوی سۆلیدارەتی توانرا ئەو پرۆژەی ئاوا بۆ گوندی هاوار کێچێکە لە گوندە جوانەکان کە مێژێکی جوانی هەم لە بواری ئاینی هەم لە بواری نیشتیمانیا هەیە ئفتیتاح بکرێ و جێ خۆیەتی دێرەوە بە گەرمی سوپاسی ڕێکخراوی سۆلیدارەتی سوپاسی برای بەڕێز میستەر ئۆلیڤا قۆنسۆلی کۆماری فەڕەنسا لە هەرێمی کوردستان بکەین و جێ خۆیەتی سوپاسی برای بەڕێزم کاک حەمید بەڕێوەبەری ناحەی بیارە بکەین چکە ئێرە وەکو گوند لە ڕووی ئیداری وەستەر بە ناحەی بیارەیە و ماندوو بۆ لەگەڵ ماسوپاسی بەڕێز کاک ئەلەند وەک دایرەی ئاو سوپاسی بەڕێز کاک سەعید لە دایرەی کارەبا دیارە ئەمە پرۆژێکی دەستە جەمعیە واتە ڕاستە منەظەمەیەکی سۆلیدارەتی دێ لێرە کارەکە ئەگەر ناحیە و قەزا و محافەزە زەوی و زەمینەی بۆ نەرەخسێنێەوە ئەگەر کارەبای بۆ ڕانەکێشین واگەر ئاو هاوکارمان نەبێ واگەر کاک فریا لە جیسیسی لە دیوانی پارێزگا هاوکار نەبێ ئیشەکە ناڕوە سوپاس بۆ هەموو لایەنەکان کە کاریان کردووە هیوادارین بتوانین دوایان پرۆژەیە خەمی استراتیژی لە پارێزگای ڕەبجە خەمی تەکمیلەکردنی ئەو 2 کیلۆمەتر قیرە بێ کە گوندی هاوار بە تەواوی دەبەسێ بە پارێزگاوە. ێکی زۆر گرنگ بوو بۆ گوندەکەمان کێشەی کەم ئاویمانە بوو ئێمە پشتمان بە سەرچاوەکانی کانی و ئەوانە بەس بوو ئێستا گەلی فەڕەنسا هەڵساوە بە دروستکردنی ئەم پرۆژەی ئاوەکە بۆمان بیر و حەوز و شەبەکەی تەوزیعکردنی ناودیەکە خۆشبەختانە تەواو بۆ ئەمڕۆ ئیفتیتاحمان کردوێتەوە زۆر سپاسیانەکەین. داوایش لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین نزیکەی 3-4 کیلۆمەتر قیرمان ماوە ئەومان بۆ تەواوکە خەسخانە و مەکتەبمان نییە ئینشەڵا وعدیان ناوە لە زووترین کاتە بۆمان جێبەجێ بکەن.